کورسێکی خۆم دەمێ ناوچیە مەڕوا. کاتژمێرەکان بەرەو ماڵ ئاواییەکی غەمگین دەڕۆن. مانگی ڕەمەزان خەریکە دەرگاکانی لێماندا دەخات. بەڵام لە نەخۆشخانەی میهرەبانی دەرگایەک کراوەتەوە کە هەرگیز داناخرێت. ئەویش دەرگای ئەو دڵسۆزیەیە کە 2802 منداڵی نازداری لە دەوری یەک خوان کۆ کردەوە. ئەوە کۆتایی نییە بەڵکو سەرەتایی هەنگاوەشی تکەیە بە پشتوانی خی گەورە ئەمە بەردەوام دەبین. ئەگەر خی گەورە عیدی لە بۆ هینایە پێش یعنی عیدیان دووبارە بوونەوە دووبارە دەبیتەوە ڕەمەزان هەتاوەکو ئەمە خلاص دەبین بەس ڕەمەزان خلاص نابی ئەخێریش خلاص نابی خەسار نابی خراپ نابی خێری مێرەبانی کەونیش نابیتن ئەمە بەردەوامن ئینشاءالله خی گەورە عمر بداتن ساڵانیت کەش ڕەمەزانیت کەش دڵخۆشی دێخینە دڵی داچی نازداران و زەردەخەنە لە بۆ لێوی نازداران بەردەوام دەبین مێرەبانی خۆتانە هەلە بۆ خۆتان دروستکرایە. ئەمڕۆ کۆتا وێزگەی کاروانی بەربانگی نازدارانە. بەڵام بۆنی میهرەبانی لێرە هەمیشەیە و دەبێتە سێبەر بۆ هەموو وەرزەکانی ساڵ. بسم الله الرحمن الرحیم خۆمان بەخۆشحاڵ دەزانین ئەو ڕۆکۆتا ڕۆژی ئیفتاری نازدارانەکە سوپاسی خوای دەکەین ئەوە فەزلی خوای گەورەیە ئەمە توانیمان لەو مانگە پیرۆزەی بۆ ماوەی 13 ڕۆژ هەموو ڕۆژ بە بەردەوامی نزیکەی 250 لە 300 یەتیم بتوانین ئیفتاریان لە بۆ بکەین و سەبەتەی خۆراکیان بدەینێ. مەڕووی پشکۆلە هاتووە تا بە نوێنەرایەتی هەموو نازداران پەیامی خۆی بگەێنێت. وچی ڕۆژشکان گوتم خوات زەخیری ماسە دلێری داتەوە گوتم دڵیمێ خۆش کرد ئەز گوتم تەمەنی 1000 ساڵ درێژ بێ. عمرە درێژ دەبێت دکتۆرە ئینشاءالله ئینشاءالله توش دێ من باشە کورسێکی خۆم دەمێ ناوچیە مەڕوا. ئەم وشانە گەورەترین پاداشتن بۆ ئەو خێرخوازانەی کە پشکی خێریان لەم نەخۆشخانەیە کڕیوە. ڕەمەزان دەڕوات بەڵام میهرەبانی دەمێنێتەوە. هەر پشکێکی تۆ دەبێتە نەشتەرگەریەک، دەبێتە دەرمانێک و دەبێتە چرایەک بۆ شەوگاری تاریکی نازدارێک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی